بۆ یەکەم جار مامۆستایەکی زانکۆی سلێمانی کتێبێک بە ناوی پزیشکی وەرزشی دەردەکات و داهاتەکەشی بۆ کەمەندامان تەرخان دەکات. ناوەندی وەرزشی کوردستان مەراسیمێکی تایبەتی بۆ ناساندنی کتێبی پزیشکی وەرزشی بۆ شنۆ زاهیر مامۆستای زانکۆی سلێمانی ڕێکخست کە داهاتی فرۆشتنی کتێبەکەش بۆ یانەی ڕۆژ بوو تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. سەرەتا من بیرۆکەیەکم هەبوو کە بتوانم پرۆژەیەک بکەم بۆ کەم ئەندامان ئێمە ناتوانین خێریان پێ بکەین بەڵکو توانین هاوکاریان بکەین بەڵکو توانین پشتگیریان بکەین چکە ئەوان وەرزشکارن وەک ئێمە. من بۆیە حەزم کرد زانستێک بگێنم لە ڕێگەی زانستەکە بیکەم بە کارێکی خێرخوازیش. من دوو ئامانجم هەیە. یەکەم ئامانجم وەک مامۆستایەکی زانکۆ ئەرکی ئێمە گەیاندنی زانستە، زانستیش نافرۆشرێتەوە بەڵکو ئەبێت بگەێنرێت وەک واجبێک وایە بە خوێندگارەکانشم ڕابگەێنم ئێمە ئەتوانی زانست ببەخشین بەڵام ناتوانین بیفرۆشینەوە، ئەتوانی کاری خێرخوازی پێ بکەین. ئامانجی دومیشم وەک وەرزشکارێک، من وەرزشکارێکی دیاری شاری سلێمانی بووم. ئەمڕۆ چه پرۆژەیەکمان هەیە بۆ وەرزش شەرت نییە هەر لە پلە و پۆستابی تۆ بتوانیت کار بۆ وەرزشکەی، بەڵکو ئەتوانیت زۆر پرۆژەی تر هەیە بۆ وەرزشی بکەی بەبێ ئەوەی هیچ ئامانجێکیشە هەبێ بەبێ ئەوەی هیچ پلە و پۆستێکیشە هەبێ لە وەرزشە. سەرچاوی لاپەڕەکانیشم لە تقریبان 150 پەڕەیە. ئەم لاپەڕیانە پێکاتووە لە هەموو پزیشکی وەرزشی کە ئەتوانم بڵێم سەرچاوێکی گرنگە بۆ وەرزشکاران بۆ کەسانی ئاسایی. سەرجەم پێکانە وەرزشیەکانی تێدایە، فریاگوزاری سەرەتایی تێدایە کە بە دوو بەش پێکاتەوە فریاگوزاری سەرەتایەکە بۆ کەسی وەرزشکار بۆ کەسی ئاساییش. خۆگەرمکردنی تایە، ئەحماکردن کە زۆر زەڕورات، چۆن خۆگەرمەکەی جلوبەرگی وەرزشی چۆن بەکارهێنی، یاری یۆگای تایە کە ئێستا یاری یۆگا وەک سەرچاوەیەک بەکارێت، لەگەڵەوەشا چارەسەری سروشتی تایە، سەرجەم چارەسەر سروشتەکانی تێدایە کە ئەمەش هەمووی بە زمانی کوردیە. ئەتوانم بڵێم ئێمە سەرچاوی کوردیمان زۆر کەمە لە کتێبخانەکان، ئەمەش ئەرکی مامۆستایانە، ئەرکی مامۆستانی زانکۆیە، ئەرکی وەرزشکارانە کە بتوانین بە هەموومانەوە زۆرترین پرۆژەی کتێبی کوردیمان هەبێت چکە زۆر گرنگە بۆ ئەوەی بە زمانی خۆمان سەرچەم زانستەکان بزانین. بە چاپگەیاندنی کتێبەکە لەسەر ئەرکی خاوەنەکەی بوو بەبێ ئەوەی هیچ کەس و لایەنێک یارمەتی بدەن کە باز لە ڕاهێنانی سەرەتایی و شێوازی مەشقەکان دەکات، بە تایبەتی ڕاهێنانی سروشتی. لە لای خۆشیانەوە بەرپرسانی یانەی ڕۆژ نایشارنەوە کە ئەم جۆرە ئیشانە دەبوایە حکومەند پێی هەستایە نەک مامۆستایەک، بە تایبەتی کە داهاتەکەشی بۆ کەمەندامان تەرخان کراوە. خۆی بەڕاستی ئەمە لە ئەساسە ئەرکی حکوومەتە. حکوومەت لە وڵاتانە احتیمامێکی زۆرەدا بۆ وەرزشی کەسانی کەمەندام، بایەخێکی زۆریشی پێدا، بەڵام لە کوردستانە بەداخەوە بایەخەکە بۆ شێوەیە نییە، بە تایبەتی لە 2014ەوە ئەو ساڵانەی کە بودجەی یانەکان و پارە ئۆلۆمپی ئەوانە هەمووی بڕا. بەڕاستی ئێمەش وەکو هەموو یانەکان تووشی نەوعێک لێفلیزی بووین، کەسانی خێرخوا هەبوون، هاوکاریان نەکردین، کەسانی باش، کەسانی دڵسۆزی ئەم شارە وەکو ڕێکخراوی ڕۆحی تۆی پیپەی نێودەوڵەتی کە یەکێکە لە سپۆنسەری بەردەوامی یەکێک لە تیپەکانمان، ئێستش دکتۆرە شنا مامۆستایەکی بەڕێز، مبادرەیەکی جوان، هەڵوێستێکی مەردانە، پەرتووکێک کە ئەم بەڕێزە نە ملیۆنێرە، نە وەبەرهێنە، نە دەوڵەمەنە، تەنها ئەوەیە پەرتوکێکی تەلیف کردووە بە جوود و بە شەو نەخۆنی خۆی ئێسایەت داهاتەکەی تەرخانەکە بۆ وەرزشی کەسانی کەمەندام. بەڕاستی جێی ڕێز و سوپاس و جێی تەقدیرێکی زۆری هەمێ. داوامان لە هەموو کەسێکی دڵسۆز و خەمخۆری ئەم شارەیە تاقەیانەیەکی وەرزشی هەیە لە هەموو کوردستانە کە بێڵن یانی وەرزشی ڕۆژ کە تایبەتە بە وەرزشی کەسانی کەمەندام. کۆمەڵێک تیپی تایە، ئێستا کۆمەڵە تیپیان ئەسڵەن لە ئیشکەوتون لەبەر بێبودجەیی. هاوکاریەکی ئەگەر بێت و هاوکاری یانەکەمان بکرێ کارێکی ئینسانی و مرۆڤدۆستانەی گەورەیە. شنۆ زاهیر مامۆستا لە زانکۆی سلێمانی جگە لەم کتێبە کە خۆی لە 150 لاپەڕە دەبینێتەوە، پێشتریش دوو کتێبی تری بەناوەکانی زانستی فزیۆلۆجیای ڕاهێنان و گۆڕەپان و مەیدانی بەچاپ گەیاندووە. ئەردڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.